ئێمە دامەزراوەی بلوپرینت ئیمپایر هەستاوین بەڕێکخستنی ئەم سیمپۆزیەمە زانستیە کە ماوەی ڕۆژێک دەخایانێت کە تێیدا چەندین وانەبێژی نێودەوڵەتی و نێخۆیی بەشدارەکەن لە وتنەوەی وانە وەڕکشۆپ و هەروەها ئەو پەڕی زانستی تەکنەلۆجیا هێنراوەتە بەردەستی پزیشکانی دەدان کە بتوانن سوودی لێ ببێنن بۆ ئەوەی چارەسەریەکان چارەسەرخوازەکان سوودێکی باشتر و زانستی تری لێ ببینن. هەروەها هەندێک محازرە و هەندێک وەڕکشۆپی تێدایە کە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عراق و کوردستان دەکرێتەوە و هەروەها بلوپرینت ئیمپایر هەستاوە بەڕێکخستنی چەندین کۆرسی ناوازەی کلینیکلی کە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عراق و کوردستان بەم شێوە پرۆفیشناڵانە دەکرێنەوە و جێبەجێ دەکرێن. ئەمەش بۆ ئەوەی پزیشکان سوودی لێ ببینن، دواتر چارەخوازەکان و هاو نیشتیمانیانی خەڵکی کوردستان سوودی لێ ببێنن. بە بەشداری سەدان پزیشک ئەم سیمپۆزیەمە بۆ ماوەی ڕۆژێک بەردەوام دەبێت کە کۆرسەکان دەکەینەوە بۆ پزیشکانی ددان بۆ ئەوەی ئەو پەڕی پێشکەوتنی زانستی تەکنەلۆجیا کە ئێستا لە وڵاتە ئەوروپیەکان و لە وڵاتانی دەرەوە بەکاردێت بتوانین لێرەش لە کوردستان فەراهەمی بکەین بۆ پزیشکانمان تا لە کۆتایی چارەخوازەکان سوودی لێ ببێنن.